نەوە و هاوژین و کوڕی شۆڕژگێڕێکی پەراگەندە و ئاوارە بوو ئامادەکاری بۆ خۆشترین و یەکەم گەشتی ژیانی غاندی دەکەن. غاندی دەچێتە لای باوکی لە سوودان. باوکێک کە 42 ساڵە نەیبینیوە. لە کەرکووکەوە بەڕێ دەکەوێت. کاتی گەشتەکەی شەوە، بەڵام غاندی پەلەیەتی و لە ئێستاوە بەڕێکەوتووە. ئێمە شاوسەفەری غاندی دەبین بۆ گێڕانەوەی چیرۆکی باوکی غاندی کە لە ساڵی 1975ەوە ماڵباتەکەی بەجێهێشتووە. گەشتینە خەرتومی پایتەختی سوودان. غاندی چرکە و کات دەژمێت. عمي بعد كم دقيقة نوصل إن شاء الله؟ إن شاء الله الساعة كم دلوقتي؟ دوای چەندین کاژێر گەشتینە شاری خەرتوم دوایەوەی کە لە فڕۆکەخانەی خەرتوم ڕێگریان کرد لە وێنەگرتنی دیمەنەکانی گەیشتنی غاندی بۆ لای باوکی. ئێستا گەیشتینێتە ماڵی باوکی غاندی کە لە یەکێک لە گەڕەکە میلیەکانی شاری خەرتومە. ئێستا دەچینە نێوماڵی باوکی غاندی بۆ ئەوەی دیمەنی یەکەم یەکتر بینیان ببینین. لە شوقەیەکی کۆن و ماڵێکی زۆر سادەدا باوکی غاندیش چاوەڕێی کوڕەکەیەتی. چیا بە چیا ناگە یان بە گیانەگا چاوەکە مەگری دەرچوی ساڵ گریان بۆ پیاویە مەگرێ چاوەکە. غاندی هێشتا لە سکی دایکیدا بوو. باوکی ئەم ناوی لێ نابوو. من لە کاتێکا لە دایک بووم بەبێ باوک لە دایک بووم، بەڵام ئێستا لە دایکبوونی دووەممە. کاتێککە چاوم بۆ باوکم کەوت کە چاوم بە برام کەوتووە، یعنی نازانم چۆن دەری بڕم. چەند ساڵ غەریبی و پیری و خەلیل ئەحمەد پێشمەرگەی شۆڕشی ئەیلولە. لە دوای نسکۆی شۆڕش ئەویش وەک هەزاران پێشمەرگەی دیکە ئاوارە دەبێت و دەچێتە سووریا و لوبنان و دواتریش لە سوودان دەگیرسێتەوە. ئەو ئێستا لە خەرتومی پایتەختی سوودان ژیانی هاوسەرگیری پێکێناوە و خاوەنی 2 کوڕ و 2 کچە. جگە لەم کوڕەی منداڵەکانی دیکەی و هاوژینەکەی ئێستا لە شارێکی دیکەی سوودان ژیان بەسەر دەبن. کوردستان دایشی ئێمەیە. کەسێکت بینیوە حەت لە باوشی دایکی نەکات ئیلا حەرامزادە بێت. هیوادارم خۆم و مناڵەکانم ئێستا مناڵەکانم کوردستان ناناسن بتوانین بگەڕێنەوە بۆ کوردستان ئەگەر بۆ یەک ڕۆژێکیش بێت. ئێستا گەورەترین ئاواتی خەلیل گەڕانەوەی بۆ کوردستان و نووسینەوەی سەرگوزەشتە و چیرۆکەکانی ژیانێتی. چیرۆکی ژیانی ئەم پێشمەرگەیە زۆر دوور و درێژە. ئەو گەنجینەیەکی پڕ لە زانیاری و چیرۆکی نەبیسراوی دەربارەی شۆڕشی ئەیلول و بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کوردی لایە کە تاکو ئێستا بەهۆی ئاوارەبوونیەوە نەیتوانیەوە بیگەێنێت. ئێمە لە ڕوودا و بۆ یەکەم جار بە ورد و درشتی هەموو ئەو چیرۆک و زانیاریانە دەگەڕینەوە. نەبەر حوسێن ڕۆداو، خەرتوم.